بۆ جاری پێنجەم بەشێک لەو هەوڵاتیانی پارەیاندا بوو بە سلێمان هەڵشۆی گردبوونەوە. گردبوونەوەکە لە دوو شوێنی جیاواز ئەنجام درا، سەرەتا لە بانوەقەلی سەر بە ناحیەی سەنگەسەر و دواتریش لە بەردەم بەڕێوەبەرایەتی ناحیەی سەنگەسەر. بەشێک لەو هەوڵاتیانە دەڵێن مەترسی با لا ڕێدابردنی کەیسەکەیان هەیە، بۆیە داوایان دەکرد دادگا و لایەنە پەیوەندیدارەکان بەپێی یاسا مافەکانیان بۆ بگەڕێنەوە. ئێمە داواکاریمانەوەی ئەو کەیسە بەلا ڕێدەنەڕوە لە لایەن حکومەتەوە لە نەعیەی سەنگەسەر لە دەبەری ڕاپەڕین کە ئەو کەیسە بەلا ڕێدەنەڕوە لە پێناو 20 نەفەردا لەوانەیە 1000 خەڵک زەرمەند بوو بێت و پارەیەکی زۆری بردووە ئەو کابرایە. داوا لە حکومەت دەکەم کە بۆ خەڵک لەسەر قدوە شیرێکی حکم دەدرێویان دەدرا حاکمی و حکمیان دەدات بۆ لەسەر 1000 دەفتەر و 2000 دەفتەری هیچ لێ پێچینەوەکی تاوامان نەدیتوێتە ئێستا. داواکاریمەوەیە بە زووترین کات ئەوشە یەکلای بکرێتەوە ئیشێکی هێندە کەم نییە 10 نەفەر و 50 نەفەر و 100 نەفەری بێ. ئەوە کارە ساتێکی گەورەیە، ینی دەڤەرەکە، ینی ڕاگواز نکات بە کوردی ینی تەرعیلە. ئەگەر حکومت بە زووترین کات بە جددینێتە سەرخەت و جددی نەبێ و شەکەی زۆر بە مەزبوطی نەکەلانەیە کارساتی دوایە گەورەتری لێ بێتەوە. هەتا ئێستا کارساتەکە بەس ماڵیە. ئەگەر خوا نەخواسێ بوو بەسەر دوایە چەند کەسێک لە پێناو ئەوەیدا یەکتریان گوشت دوایە گەورەتریش دەبێت. داواکاریمانەوە کێسەکە بەلاڕێدا نەبرێ زۆر بە وردیشی لەسەر بکرێت، نەک ئەوە خەڵک هیچ دەوەی ڕازینی لەو لێکۆڵینەوەی لەبەرەوەی ئەوانە 15 ڕۆژ زیاترە گراون تا ئێستا شتێکی وان نەدرکاندووە کە جێی دڵخۆشی بێ. ینی هەر ئەو دەڵەکە کە وەڵام من لەکنم نیە و دەڵە لەکنم نیە 5-6 هزار دەفتەر چی لێ بەسەر هات بەماوەیەوە 3-4 ڕۆژەی لە گزز بە تڕێ لە ناتونێ ساز دەگردە ڤیددیۆکاندا هەموو ماوە کە دەیان دەبەزێنن چیان لێ بەسەر هاتە و لە گزانە تا ئێستا بەماوەی 30 ڕۆژەی. بەڕێوەبەری ناحیەی سەنگەسەر لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ئاماژەی بۆ کرد کەیسی سلێمان هەڵشۆیی و ئەو کەسانی دەستگیر کراون لە دادگایە. کۆمەڵێک خەڵک دەستگیر کراون و ژمارەیەکی تریش لە ئایندەیەکی نزیکدا دەستگیر دەکرێن. ئەو مامەڵەی سلێمان هەڵشۆیی فێڵکردن بووە لە خەڵک و لە دادگاش سەلماندوویەتی کە فێڵکردن بووە. وتیشی داوا لە هاوڵاتیان دەکەین ئاگادارمان بکەنەوە لە هەر شتێکی سلێمان هەڵشۆیی لە هەر شوێنێک شاردرا بێتەوە. ئێستا کە هاوڵاتی ماپوچبوونی خۆی ڕاگەاندۆ کەیسە لە دادگایە و کۆمەڵی خەڵک فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو دەستگیر کراون. کۆمەڵە خەڵک کەشەیە فەرمانی دەستگیرکردنی هەیە لە ئایندەیەکی نزیکدا ئەوانیش دەستگیر دەکرێن. دیارە ئەم هاوڵاتیەکە هیچ مامەڵەیەکی نەکردو پێیوتەکانی خۆی کە لە دادگا کردوویەتی تەنها فێڵکردن بووە لە خەڵک. ئێمە وەک ناحیەی ناودەشت وەک بنکەی پۆلیسی سەنگەسەر وەک ئاسایش ژێرە هاوکار و هەمانجی مەحکەمە و لایەنە پەیوەندیدارەکانین لە خەم کێشەی هاوڵاتیانی ئەمە داوا لەو هاوڵاتیانش دەکەین چێ ماڵە یا شتێکی داوەتێ پێی شکرێ لەکوێ شاردراوەتەوە یا لە دەستێکدا ئەمە ئاگادار کاتەوە بە هەمانجی لەگەڵ مەحکەمە و دادگا تا بتوانین دەستی بەسەردا بگرین. بەوتەی بەشێک لە هاوڵاتیان ئەو شتانی کە بە سلێمان هەڵشۆیی دراون بریتین لە پارە و زێر و ئۆتۆمبیل هەروەها خانوو و زەوی و ئاژەڵ. هاوڵاتیان دەڵێن ئەگەر حکوومەت کێشەکە چارەسەر نەکات کێشەی گەورە و کۆمەڵایەتی بەدوادادێت. لە دەڤەری پشدەرەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پێیان.